ئارامی زەیدی لەگەڵ حکوومەتی هەرێم کۆتایی دێت و هۆشداری لەبارەی کێشەی موچە دەدات. تۆم باراکیش گەیشتە واشنتۆن و پرۆژە نوێیەکەی بۆ عێراق دەست پێ کرد. بەرپرسانی باڵای کوردیش لە گەشت و ململانێدان. تاران هێزێکی گەورە و چەکی قورس بەرەو سنوورەکانی هەرێمی کوردستان دەجوڵێنێت. خەریکە مانگی هەنگوینی نێوان حکوومەتی هەرێم و عەلی زەیدی کۆتایی دێت و ناکۆکی و کێشەکان لە نێوان هەولێر و بەغدا دەست پێ دەکەنەوە. بەپێی زانیاریەکان بەر لە گەشتەکەی بۆ ئەمریکا و لە کاتی کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت لە بەغدا زەیدی نیگەرانی خۆی لە هەڵسوکەوتی حکوومەتی هەرێم دەربڕیوە. ناوبراو بەنێچیروان بارزانی ڕاگەیاندووە کە بۆ مانگی داهاتوو بەبێ جێبەجێکردنی سیستەمی ئەسیکۆدا هەناردەکردنەوەی بڕی پێویستی نەوت و پابەندبوون بە ناردنی داهاتی نانەوتی ناتوانن بەبێ مەرج موچە بۆ هەرێم بنێرن و داوای پابەندبوونی تەواوەتی کردووە. ئەم هۆشداریە دووبارەبوونەوەی سیناریۆی حکوومەتەکانی پێشووە کە لە سەرەتادا هەوڵ دەدەن کێشەکانی هەرێم چارەسەر بکەن، بەڵام دواتر بەهۆی پابەند نەبوونی حکوومەتی هەرێم بەڕێکەوتنەکان کێشەکان سەر هەڵدەدەنەوە. هاوشان لەگەڵ گەیشتنی زەیدی و شاندی حکوومەتی عێراق بۆ ئەمریکا دوێنێ تۆم باراک لە تورکیاوە گەیشتە واشنتۆن و هەر ئەمڕۆژ لەگەڵ عەلی زەیدی کۆبوویەوە. بەپێی کارنامەی گەشتەکە تۆم باراک دەیەوێت قۆناغی نوێ لە عێراق دەست پێ بکات. لە ماوەی سەردانەکەدا چەندین گرێبەز لە بواری نەوت و غاز و بازرگانی و پیشەسازی واژوو دەکرێت. دەرکەوتنی ناوبراو لەگەڵ ترۆمپیشدا دەبێتە گەورەترین پاڵپشتی بۆ بەهێزکردنەوەی مرکزیەت لە عێراقدا، پاڵپشتی لە شەڕی گەندەڵکاران. ئەمەش لا کاتێکدا کە هەرێم لە ناوخۆیدا پەرش و بڵاوە. سەرۆکی حکوومەت بۆ مەراسیمی دەرچوونی کوڕەکەی لە زانکۆ لە بەریتانیایە و ناکۆکیەکانی پارتی و یەکێتیش لەسەر پێکێنانی حکوومەت قوڵتر بوونەتەوە. دیبلۆماسیەتی هەرێمی کوردستانیش لەو پەڕی لاوازیدایە. چاوەڕوان دەکرێت باراک ئیدارەی ترامپ قایل بکات کە پشتیوانیەکانیان بۆ زەیدی زیاتر بکەن. ئەمەش وا دەکات فشارەکانی بەغدا بۆ سەر حکوومەتی هەرێم لە دۆسیەی دارایی و سیاسیەکاندا زیاتر ببن. لەگەڵ توندبوونەوەی ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران، سوپای پاسداران هێزێکی گەورە و چەکی قورسی بەرەو سنوورەکانی هەرێمی کوردستان دەجوڵێنێت. پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش هۆشداری دەدەن کە تاران 3000 سەربازی هێزی تایبەتی بە ئاموشەکی بالستی تانک و فڕۆکەی بێفڕۆکەوانی لە ناوچە سنووریەکان جێگیر کردووە. سەرچاوەی پارتەکانی ڕۆژهەڵات دووپاتی دەکەنەوە کە زۆری ئەو هێزا جێگیرکراوانە پیشانی دەدات تەنها بۆ پاراستنی یاسایی سنوور نییە، بەڵکو هێزی تایبەتی مەشق پێکراون کە بۆ شەڕی وشکانی و دەزوەردانی ڕاستەوخۆ نێردراون. لا شەڕی چل ڕۆژەی نێوان هەردوولا سوپای پاسداران ترسێکی زۆری لە جوڵەی سەربازی لە ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو، بۆیە چاوێکی زۆریان لەسەر جم و جۆڵەکانی ناوچەکە هەیە.